سڵاو هاوڕێیان باشن ئەخبارتان بەخێر بم بۆ ڤیددیۆی تازە لە ڤیددیۆیە باسی مێژووی و سەرهەڵدانی شەریکی نێرفلکس دەکەم و گەیشتیتە ئەو نێرفلکسێک کە ئەوڕۆ ئێستا ئەملاقی ئۆنلاین ستریمینگە لە دنیا و بە چ مەرحەلەی تێپەڕ بوو بۆ یەگەر حەستان لێ ئەو نوع ڤیددیۆیانە بەردەوام دووبارە بکەمەوە لەسەر تاریخی شەریکات بە چ ڕۆژێک بە چ نەوع گەیشتیتە ئەو ڕۆژە بۆیە لە کومنت بۆ بنووسن و ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵە لایکەن و سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و زەنگوڵەکە ئۆنکەن. نێتفلیکس تاریخی دروستبوونی دەگرێتەوە بۆ ساڵی 1997 کاتێک ڕێت هێستینگ موسسی شەریکەی نێتفلیکسە ئەوەختی گەورتی منافسی شەریکی نێتفلیکس شەریکێکی ئەمریکی بوونای بلۆک بەستەر بوو بلۆک بەستەر کو بوو فکری بلۆک بەستەری کو ینی کات خۆی لە ئەمریکا خەڵک بە دوونەوەی ئینتەرتەیمنتی هەبوو ینی ئەو تەرفیهەیەکە لە ماڵی هەیەی یان تەماشای تەلەڤیزیۆنی بکە تەلەڤیزیۆن چی بۆ عەرز دەکا حەسەب ئەو کەسانی لە پشتۆ لە پشکامڕی دانیشتنیەک قەرار دەدەن ئەو ڕۆت فلیمێکی سەقەت عەرز بکرێ یانیش دەچووی کاسێتی VHS کەونەکان ئەوی قەدیم ئەوی دوو بەکەرەی هەبوو دەچووی بەکرێت دەینا لە شەریکەی لە بلۆک بەستەر یەک لە فڕەکانی بلۆک بەستەر لەوێن بەکرێت دەینا فلیمەکە ترانسفێر کرد و دەرگەڕاندەوە بەس مشکلەی بلۆک بەستەر چ بوو لەبەرەوەی فیلمەکان ئەوەندە کەم بوون و ئەوەندە کەونیش بوون و لە عین وەختیش سڕەکی دوور و درێژ ئەتا فیلمەکەت بەکرێ وەردەگرت و دوای دەربردەوە ینی خەڵکی ئیزاحات کرد بوو. ڕێت هێستینگ لە ساڵی 1997 دەچی فلیمی ئەپۆلۆ 13 دەچی بەکرێدێنی بەس لە گەڕانەوەی کە دەیویبی باتەوە تاخیر دەبی لە گەڕانەوەی غەرامە دەکرێت بە $40 ئەویش ئەو شتەی زۆر جێوی پێدەگیرێ لەبەر ئەوەی ینی بێجگەلەوەی کە فلیمەکان کەونە لە بلۆک بەستەری و تاخیر و ئیزعاز دەبی ئەتا دەیگەڕێنی و لە سەرباری وێژ غەرامە بکرێ بۆی تاخیر دەبی فکری نێتفلیکسی بۆ دێ فکرەکەی و بۆ دێ دەڵێ ئەم وێبسایتێکی دادەنێم کە وێبسایتەکەم دانا هەرچی فلیمانێک کە هەمانە لەناو وێبسایتەکەی دادنێم عەرز دەکەم ئەتو چ فلیمەکرد بەدڵە دەچی ئۆنلاین فلیمەکەی داوا دەکەی ئەمە دەیخێنێ بە CD ئەو کار بە DVD دیخێنە ناو قوتیەکی بۆ دەنێرینە ماڵێ بۆ عینوانی کە ئەتو داخل کرێ لە وێبسایتەکە و دوای ئەوە لە پێش دەرکی ماڵی لە پۆست وەری دەگری چۆختێکش ویستر بیگەڕێنەوە پێویست ناکە بچێ دوکانەکەی سڕێ بگری و تاخیر بی و ئەوستانە وەختت لێ بکوژی ویزعاز و بی و ئەوستانە دەچی دەیخێنا و سندوقی پۆستەکە لە ماڵێ و دەیگەڕێنی و ئەتیادی بۆ نێتفلیکس ئەو فکرەکە هەموو شتێکی پێرفێک بوو دەبا نەزاحەتی نیابە بەس لە بەرەوەی نەزاحەتی نینە ئەو وەختی ساڵی 97 لەبەر هەندێک سەبەب یەک لە سەبەبەکان ئەوە بوو DVD پلێر ئەو کات کە ئەوەی کە ئەو جیازێک کە دیڤیدیەکانیش پێ دەکرد ئەو وەختی سەعری لە ڕێنجی 1200 بۆ $1400 بیان لەو بینی لە بینی 1200 بۆ $1400 گەمەی دەکرد و سەرەکە زۆر بوو خەڵکیش ئەو پارەی پێ نەدەدا بۆیە یەک لە سەبەبەکان ئەو بوو کە نەزاحەتی نێنا لەگەڵ زۆر و عقدێکی لەگە شەریکاتی وەچی مەسەن سۆنی و تۆشیبا مەسەلەن هەر کەسێک DVD پلێرەکی بکڕی 5 فلیم لە نێتفلیکسی بەلاش وەردەگریتن مقابل ئەوەی کە DVD پلێرەکەی کڕیە ئەوەی لێکرد هەندێک مەشهور بی بەناو بانگوی ئەو شتانە بەس هەر ینی ئەوە نەبوو کە بگاتە ئەو مەشهوریە کە بەتوانێت منافسەی بلۆک بەستەری بکە ئەو تا دەبتە ساڵی 1999 ساڵی 1999 یەک شەریکی ئەمەزۆن جێف بیزۆس ئەو کەچەڵەکە دەچی تەقدیم دەکا نێتفلیکسی بکردەوە بە $12 ملیۆن ڕازی نابن لە نەفسی ساڵ مستەسمرێکی دیان بۆ دێ بە 15 ملیۆنی هەر ڕازی نابن کە بیفرۆشن ئەتا ئەوەی لێدێ 11 سپتمبەر ئەوە حداسانە ڕوودەداتن لە ئەمریکا و ئەوشتانە ئەوە حداسانە دنیا بەنەوەکی دەگۆڕ لەم دنیا بەس بۆ نێتفلیکسی بەنەوەکی باش گۆڕی بەس پێشەوەی بێم باسی ئەوەی بکەم ئەوستانە بەس فەرقە کرد پێ بڵێم ئەوختی DVD لەگەڵ VHS فەرقی چ بووە DVD دیجیتاڵە نیزامەشی ئەو ئەنەلۆگە DVD دەتانی سەبتایتڵی بگۆڕی لانگویجەکەی بگۆڕی قسەی پێدەکرێت بۆنس فیچەری تێدا ینی مەسەلەن فلیمەکە کو دەرهاتی ئەوشتانە لە ناو دیسکەکەی VHS ئەو شتانی تێدانی ئەسڵم VHS کاسێتەکەی بکەوتە خوارێ تێک دەچی و دەبی 1 ساعت پاچکێ و بەردەکە و نازانم شتێکی معقەد بوو لەگەڵ ئەوەش پێشەوەی کە 11 سپتمبەر ڕوو بدا لە ئەمریکای جەماعەتی نێتفلیکس ڕێت هۆستینگ دەڵێ ئێمە بۆ خۆمان تووشی ئەوە بکەین دەچی خۆمان عەرز دەکەین
بۆ شەریکەی بلۆکبەستەری ئەو شەریکەکەی مە بکردەوە لەگەڵ دەمز دەبین بۆی بتوانین تەچی گەورەتە دروستکەین دەچن خۆیان عرض دەکەن بۆ بلۆکبەستەری بە 50 میلیۆنی بلۆکبەستەر هەر ئاوریشان لێ ناداتەوە دەڵێ هەستم بڕۆن لێرە DVD چیە DVD ئەوەی مستەقبل لە DVD نییە مستەقبل هەموو ئەمەینە ینی هەر VHS کەس VHS ناگۆڕی کەوان دەگەڕێنەوە تەواو پاشوی ڕزیوە دەگەن دەڵێن ئۆکێ ئەمە بەرداوام دەبین بۆ خۆمان لە خەتەی خۆمان ئیش دەکەین ئەوجە پاشوی 11 سپتەمبەر ڕووداوەک باسم کرد 11 سپتەمبەر کە لەبەرەوەی خەڵک دەترسی و پاش 11 سپتەمبەر وەز خەڵکێکی زۆر لە ماڵی دادەنیشی ناستە دەرێ و لە شانسی نێتفلیکسیش ئەوەختی DVD پلێر سەری لە 1200 دلار دەبتە 100 بۆ 200 دلار زۆربەی خەڵک دەیکڕی ڕکلامەکی بە قۆت دەکەن ئەتاوی لێ DVD بێزگەلۆز بۆ گوتم کوالتی زۆر باشتر لە VHS بەرەبەرە بۆ یەکەمین جار نێتفلیکس دەتان لە زەرەری دەرەسی ینی ئەو فترێکی ئیشی کردی هە لەسەر زەرەر بۆ هیچ قازانزەچی نەبووە تا 2003 لە 2003 نێتفلیکس ئایداتی لە یەک ساڵی دەکاتە 5 میلیۆنی بلۆکبەستەر دەکاتە 5 میلیاری و بێزگەلۆش کە 8,000 فەرعیان هەیە هەر تازە بە تازە نێتفلیکس دەوێت قازانت کە ئەو ینی لە زەرەر دەرچی و دەرنەچی پاشوی ئیشتراکی ماکانە دادنێت نێتفلیکس بە 16 دلاری بەدڵی خۆت فلیمی ینی ئەنلیمیتد ئینفینیتی دەتاین فلیمی داوا بکەی بەبێ ینی غێر ئەی حدود دەتاین داوا بکەی فلیمەکان تەماشە بکەی بەس بە ئیشتراکی ماگانە بەس بە شەرتێک 4 فلیم لە یەک جاری نەبی ینی 4 فلیمەکە تەماشە کە دەیگەڕێنەوە 4 فلیمی دی داوا دەکەی ئەتاوی لێدێ 2004 بلۆکبەستەر و ئەخیرەن نیزامی DVD پرۆگرامی دادنەیە کە بۆی بتایم نفسی نێتفلیکسی بکە بەس هیچ ئیسفادەچی نییە پاش 3 ساڵی 2007 ئەعلانی ئەوەی دەکە کە لەو مارکێتی بە تەواوەتی دەکشێتەوە لە 2010 ئەعلانی ئیفلاس دەکەم طبعا یەک دوو ڤیددیو هەیە ئەگەر لینکەکەم دیتەوە وەخت خۆی دیتیتم لە دیسکریپشنی ڤیددیوەکە دادنێم ڕێتۆستنگ ئەوەی موسسی نێتفلیکسی باسی ئەوی دەکە قەدیم دەڵێ ئەگەر بلۆکبەستەر یەک ساڵ زووتر یان لە 2004 ساڵێک ساڵک یان 2002 ئەو وەختی هندێک تەرکیزیان کردبا سەرمە ئەمە بە تەواوەتی ئینهیارمان دەکرد و ئیفلاسمان دەکرد بە تەواوەتی بەس هند یەک ساڵ تاخیرتر بوو ئەوجە بۆیە پاشوی کە 2000 بەرە ئیفلاسی دەچی ئەو شتانە ئەوجە نێتفلیکس بەرەبەرە دەستە ناو فکری ئۆنلاین ستریمینگ و کە ئینتەرنێتی ڤیددیۆ ئۆن دێمان یانی مەسەلەن حەسەب اختیاری و فلیمەکەی بخەنە ناو مەسەلەن بۆ نمونە وێبسایتەکە بۆ خۆت تەماشە بکەی بۆ یەکەمین جار دەچی 2007 عقدی لەگەڵ ئەکسبۆکس و مایکرۆسۆفتی دەکە لەبەرەوەختی نە سمارت TV هەبوو نە سمارتفۆن هەبوو ئەو نوع نیزامانە نەبوو ئەوختیان دەبووی بە کۆمپیوتەر مەسەلەن وێبسایتەکەت بکردەوە تماشای فلیمەکان کردوا لە نێتفلیکس هەرەو حالەتە بوو بۆیە دەچی عقدیان لەگەڵ لەکە ئەپلیکیشنی دروستکەم هەم بۆ ئەکسبۆکس هەم بۆ پلەستیشن خەڵک بەتان لێن دەیش تەماشا بکە ینی فکرەکی زۆر عەبقەریە بۆ ئەوختی پاشوی 2013 پاش ئەوەی کە نێتفلیکس پێش ئەوەی بگات 2013 عقدی لەگە زۆربەی ستۆریۆ گەورەکان پارمۆنت فۆکس و دیزنی ئەوانە دەکا کە زۆربەی فیلمەکانی خۆیان بداتێ بۆی مەکتەبەی نێتفلیکس زۆر ئەوڵەمەند بی خەڵک بتان ئیشتراک بکە و حەزی لێ بیشتراک بکە زۆرترین شتی کە بەردەستە بتوانین تەماشەکە بەس کە دەبینن نێتفلیکس خازانج خەیاڵ دەکات ئەوجە بەرەبەرە پارەکی لەسەر زیاد دەکەن ئەو ستودیۆیانە پاشوی قەرار لە 2013 بۆ خۆی دەست بە ئینتاز بکە پرۆدەکشن بۆ خۆی فلیمی ئینتازکە وەک ئەو شەریکانی کە باسم کرد دیزنی و پارمۆن توشتیوە یەکەمین بەرهەمی کە ئینتاز دەکە مسلسلی هاوس ئۆف کار بوو کە مسلسلێکی ئەتا بڵێ عەجایب و شاس ینی ئەو کەسی نێدیتی ئەم دەی مەزووترین کات تەماشەکە ئەو فکرەی تقریبا نێتفلیکس بوو ئەگەر بگەڕێەوە تاریخی ئەو شەریکاتە زەخمانە کەکو ئیفلاسیان کردە ئەو بۆ دقی بۆ نوع ئیفلاسیان کرێت کە تەماشای حەزمی منافسی خۆیان نەدیدی ئەو منافسە کچکانەی کە دقە بە دقە لە بنچاویان گەورە دەبی و ئیهمالیان کردە ینی بزەبت ئەبسەد میسالی نێتفلیکسی ئەگەم مقارنە بکەین وەک شەریکەی نۆکیایە کە هەموو شەریکەی نۆکیا کە ئەندروید هەستاوە لەگەڵ نیزامی ئایفۆن دەبات چوو با لەگە ئەندرویدی دەمجی کردبا بۆی بتانی هەل لە یەکەم ببینێتەوە لە عالم قەشمەری بە هەموو جەماعەتی ئەندرویدی کردگوتی ئەندروید و ئەوە چیە مستەقبل بە خۆمم نیزامی سیمبیانە هەموو کەس دەبی لەگەڵ سیمبیان بی و هەموو دەزین نۆکیا بە پاش 4-5 ساڵی چی بەسەرات ئێستا و ئێستاش کە چەند شەریکە کڕیتیەوە
مایکرۆسۆفت کڕیەوە HMD کڕیەوە یەک زەڕە ئیسفادەی نەبووە ینی بای ئەوەندەی بگاتەوە ئەو تاریخێک هەیبووە بۆیە نۆکیا ئێستاش هەر محاولەی بەقایی دەکە وەک بلۆک بەستەر نی ئەو هێشتا مایە بلۆک بەستەر بە تەواوەتی نەما ئەو ڤیددیوی ئەوڕۆ لەسەر مێژووی نێتفلیکس بوو ئەگەر بە دڵتانە و حەستان ڤیددیوی دی بەردەوام دروستکەم لایکی ڤیددیوەکانمان بکەن و سەبسکرایبی چناڵەکە بکەن و لە زەنگوڵەکە ئۆنکەن بۆی دەقە بە دەقە ئاگدار بن بورە ڤیددیوەکە درێژ بوو بەس حەزم کرد بە تەفاسیل و بە بەسیتی بۆتان باز بکەم کە ئەو نێتفلیکس و گەیشتیتە ئەو ڕۆژەی کە ئێستا پێدەن ئەو نێتفلیکسە ئەملاقی کە بە هەمیان دایانە منافسێ بکەن زۆر سپاس بە هیوای ڤیددیوەیەکی تازە